ئازیزانی NRT سلااوتان لەبێت. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە کابینەی هەشتمدا چی جیاواز دەبێت لە کابینەکانی پێشخۆی. ئەمە لە کاتێکدا کە لە ئێستادا ئەم وەزارەتە پشکی لایەنێکی ئۆپۆزیسیۆنی جارانە کە یەکگرتووی ئیسلامی کوردستانە. بەڕێزان لە دیوی دووەمی هەواڵدا لەگەڵ میوانەکەم محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆی پلان و کاری وەزارەتەکەیان دەکەین. ئێوەش دەتوانن دیارە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی NRTەوە پرسیارەکانتان بۆ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بنێرن. جەنابی وەزیر سوپاس بۆ ئامادەبوونت. جەنابی وەزیر ئەگەر گوێ لە منە کاک محەممەد، ئایا ئەم لەم کابینەیەدا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چی جیاوازتر دەبێت لە کابینەکانی پێشخۆی؟ بەڵام بسم الله الرحمن الرحیم. هەڵبەتە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سێ بواری جیا بەخۆیەوە دەگرێت. بواری کار کە تایبەتە بە چۆنیەتی ڕەخساندنی هەڵی کار و وەپاراستنی مافەکانی کرێکاران بشێوەیەکی گشتی. ئەنجا ئەمە هەر لە کاری ناوخۆ و هەر لە کرێکاری بیانیش و بۆ چۆنیەتی کارکردن لەسەر ئەوەی کەوا مافەکانی ئەوان پارێزراو بێ و چۆن ئێمە باشترین و زۆرترین دەرفەتی کار بۆ هاوڵاتیانی خۆمان دابین بکەین بە تایبەتی ئەوەی کە پێویستیان بەوەیەکەوە کاریان بۆ دابین بکرێت. ئێمە لەسەرەوە کۆمەڵێ کاری تایبەتی خۆمان هەیە و بەرنمەیەکی تایبەتیمان هەیە لەسەرەوەی کە چۆن ئێمە هەم لە بواری کرێکارانی ناوخۆ کار بکەین بۆ دەستەبەرکردنی مافەکانی ئەوان و کرێکارە بیانیەکانیش کە چۆن بتوانین مافەکانی کرێکارانی بیانی بپارێزین و چۆن داکۆچی لە مافی ئەوان بکەین و ئێمە بە چه بەرنمەیەکەوە دەمانەوێت لە کوێوە کرێکار بینین. چونکە هەڵبەتە لەوانەیە کرێکار لە وڵاتێکەوە بۆت بێ زەرەر و زیانی هەبێ بۆ وڵاتەکەی خۆت و عرف و عادات و چۆنیەتی مامەڵی ئەو و چۆنیەتی هەڵسوکەوتی ئەو لەگەڵ وڵاتی ئێمە کۆمەڵی جیاوازی گەورەی بخۆ بینێ. ئێمە تەحدیدی ئەو شوێنانە دەکەین کەوا دەتوانین باشترین کرێکاری لێبینین و باشترین کارمان بۆ ئەنجام بدەن. بوارێکی تری کە کاری ئێمە بریتە لە چاکسازی. هەڵبەتە چاکسازی ئەو خەڵکانە دەگرێتەوە کەوا لە زیندان و حکمی یاساییان خواردووە و ئەمانە هەم لە چاکسازی گەوران دەست پێ دەکات و چاکسازی ژنان و ئەحداس و ئەمانەشمان هەیە. بەڵێ کاک محەممەد، ئێمە دواتر بەوردی گفتوگۆی ئەو بابەتانە دەکەین کە ئێستا تۆ باست کرد. بەڵام دەمەوێت ئێستا پێم بڵێ دەزانم وەزارەتەکەی ئێوە کاری ئێوە بەرفراوانترە لەوەی لەسەر خاڵێک کۆ ببێتەوە، بەڵام چ شتێک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەم کابینەیەدا زۆر تەئکیدی لەسەر دەکاتەوانێ؟ چ شتێکە کە دەیکاتە خاڵی سەرەکی بۆ کارکردن؟ خاڵی سەرچیمان ئێمە هەر لە زۆر دەستمان پێ کردو بریتێ لەوەی کەوا ئەو یاسایانە کە ئێمە سیرمان کردو کۆمەڵە یاسای زۆر هەیە و تعلیماتی زۆر هەیە وەروەها سیستەمی زۆریش هەیە لەناو ئەو وەزارەتە. دەمانەوێت ئەمانە کۆیان کەینەوە بە تۆکمەترین یاسا خزمەتی ئەم وڵاتە بکەین و ئەمە بەرنمەیەکی تایبەتیمان بۆ ئەمە داناوە و لیژنەیەکی یاساییمان دەبێ بۆی کەوا هەموو یاساکان جارێکی تر هەموار بکرێنەوە ئەو یاسایانەی کەوا خاڵە لاوازەکانیان لابرێن و خاڵە بەقووەتەکانیان لە شوێن دابنەوە ئەوانەی کە خاڵی باشن لە شوێنی ئەوانە بەهێزی بکەین. خاڵێکی تر بریتێ لە بە ئەلکترۆنیکردنی ئەم وەزارەتە. ئێمە هەر لە بیدایەتەوە دەستمان بەوە کردووە کە چۆن بتوانین وەزارەتەکە بە ئەلکترۆنی بکەین تاوەکو هەموو ئەو خاڵانەی کە لاوازن بە تایبەتی کە دەبنەمای ئەوەی کە زێدەڕۆیی بکرێت لە دەسەڵاتەکانە ئەم دەسەڵاتانە وەکو خۆی بەکار بهێندرێ بە تایبەتی لە بواری جۆب دیسکریپشن کە ئەمە وەصف الوەظیفی کە کارێکی گرنگە تا بتوانین وەزارەتەکە لە بواری کارکردنی خۆیان سەرکەوتوو بێ. دەستمان بەم کارە کردووە و ئێستا لە قۆناغی جێبەجێکردنی ئەو کارە دەبین و بۆ ماوەیەکی تر ئینشاڵڵا ئەم کارە جێبەجێ دەبێت. بەڵێ کاک محەممەد، یەکێک لەو بابەتە گرنگانەی دیکە مەسەلەی پەیوەست بە کەم ئەندامانی هەرێمی کوردستانە کە سەر بە وەزارەتەکەی ئێوەن و لەوێەوە موچە وەردەگرن. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک خۆپشاندانی زۆرمان بینی کە داوای زیادکردنی موچەکانیان دەکرد بەو پێی کە دەڵێن ئەو موچەی لە ئێستادا وەریدەگرن وەکو پێویست بەشی بژێوی ژیانی ئەوان ناکات. چی کراوە بۆ زیادکردنی موچەی کەم ئەندامان؟
ئەو یاسایی کە هەیە تایبەت بە کەمەندامان کە باس لەوە دەکا کەمەندام موچەیەکی دیارکراوی هەیە دوای ئەم موچەیە ڕێژەی کەم ئەندامیەکە کاریگەری دەبێت لەسەر زیادبوونی موچەکەی هەڵبەتە بەپێی ئەو یاسایی کە ئێستا هەیە زۆرترین موچەی کەمەندامێک لە 250,000 تێپەڕ ناکە ئەگەر بێت و ڕێژەی کەمەندامیەکەشی 100% بێ بۆ هێژمار بکرێت. ئێمە لە بیدایەتی دەست بەکاربوونمان کارمان کرد لەسەر ئەوەی کەوا جارێ ئەم یاسایەکە هەیە ئەمە جێ بکرێت بۆیە نووسراوی تایبەتیمان کرد و ڕێژەی موچەکانمان بۆ هەموو کەمەندامان هەژمار کرد ئەو ناوانەی کە لەلای ئێمە تۆمارن و ناردمان بۆ وەزارەتی دارایی کە ئەوان ئەو ڕێژەیە هەژمار بکەن کە لە زۆ بۆیان هەژمار نەکراوە تەنها ڕێژەی 150,000 مانگانە وەکو موچەیەکی بڕاوە دراوە بە کەمەندام ئەمە ئەو موچەی ڕێژە تازەکە 250,000 دینارە کاک محەممەد کردووە قسەشمان کرد لە حالەتێکە ئەگەر ڕێژەی 100% نەفرەکە کەم ئەندام بێ ئەگەر نا ینی موچە بڕاوکە تا ئێستا تەنها 150,000 دیناری عراقی دراوە بە کەمەندام هەڵبەتە ئەم ڕێژەیە زۆر کەمە و ینی ئەگەر تۆ ستاندارێکی دەولی وەرگری لەوەی کە لە وڵاتانە جێبەجێ دەکرێت بە تایبەتی لە وڵاتە ئەوروپیەکان لەسەر ذەوی الحاجات الخاصە ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتیەکان ینی جیاوازیەکی گەورە دەبین بۆ ئێمە کار دەکەین لەسەرەوەی هەر لە سەرەتا ئەم یاسای هەموار بگرێ و کەم ئەندامێک کە هەز بۆ بکە کە خزمەتی دەکرێت و حاجاتی ئەو جێبەجێ بکرێت پێداویستەکانی مەسەن بۆ نمونە بێبەشە لە ضەمانی سەحی بێبەشە لە کۆمەڵی ضەماناتی دیکە کە زەڕورە کەم ئەندام ئەمانەی بۆ ڕاست بکرێتەوە لەم یاسایەدا کە ئێستا ئێوە تاکید دەکەن و دەتانەوێت لە ئێستادا جێبەجێ بکرێت ئەو بابەتانەی تۆ باست کرد پەیوەست بە خاوەن پێداویستی تایبەت جێبەجێ دەکرێت بۆیان لەو یاسایەدا بوونی هەیە لەم یاسای هەندێکی هەیە بەڵام بەلاوازیە ئەم یاساکەش وەکو خۆی جێبەجێ نەکراوە تا ئێستا تەنها ئەو بڕە پارەیان بۆ بڕاوەتەوە کە 150,000 دینارە بەڵام باقیەکەی تریان پێ نەدراوە بۆیە ئێمە ئیش لەسەرەوە دەکەین کەوا ئەوەشیان پێ بدرێەوە نووسراوی تایبەتیشمان کردووە قسەمان کردووە لەگەر وەزارەتی دارایی بۆ ئەم مەسەلە چونکە ضرورەتێکی حاجەی ژیانی ئەوانە کەمەندامێک دەبێ هەست بۆ بکاکە ئەو تاکێکی ئەم کۆمەلگایە هەست بە نەخسێکی دەرونی نەکالەوەی کەوا باشە بەڵام ئەگەر یاساکە هەموار نەکرێتەوە دەتوانرێت موچەیان بۆ زیا بکرێت وەکوتم موچەکە تەنها ئەگەر ینی بەپێی ئەو یاسایی کە ئێستا هەیە تەنها ئەگەر ڕێژەی کەم ئەندامی کەمەندامێک 100% بێ دەگاتە 250,000 دیناری عراقی و زیاتر تێپەڕ ناکە هەڵبەتە ئەمە ڕێژێکی زۆر کەمە بەقەدەر ئەوەی کە تۆ ئەگەر بێت و بواری ینی بژێوی خەڵک لە مانگێکا بژێوی کەسێک کە کەم ئەندامە خێزانێکی لەسەر شانە لەوانەیە 5-6 ئەندامی خێزان بێ هەموو لەسەر شانی ئەم بێ ئایا دەتانێت ژیانێکی سروشتی بۆ خۆی دابینکە هەڵبەتە ناتوانێت بۆیە ئەم یاسایە لەسەرەتا هەم دەبێ یاساکە تا هەموار بکرێتەوە بۆی کەوا زۆرترین خەدەمات بۆ کەمەندامێک دابین بکرێ و لە هەمان کاتیشە تۆ تا ئەو ماوەی کە یاساکە هەموار دەکەیت تۆ دەبێت کار لەسەرەوە بکەیت کە ئەو یاسایەکە هەیە ئێستا وەکو خۆی جێبەجێ بکرێت تاوەکو ئەو بەشە مافانەی کەم ئەندامێک لە ناو یاساکە هەنە دابین بکەیت. بەڵێ کاک محەممەد دەمەی کە تۆ باست کرد زیاتر هیوا خواستن و یان کە ئەوەی دەبێت ئاوا بێ بەڵام ئێستا کەمەندامان لە وەزیری کاروباری کۆمەڵایەتی چاوەڕێی ئەوەن کە ئاخۆ موچەی کەمەندامان زیاد دەکرێت یاخودنا ئێمە لە هەوڵی زیادکردنی هەر لە سەرەتا کارمان لەسەر ینی دڵنیانی لەوەی کە زیاد بکرێت کەمەندامان زیاد بکرێ و چووکە ئێمە دڵنیان لەوەی کە زیاد دەبێت بەڵام گرفتەکە لە یەک شتە ئێستا باری دارایی هەرێمی کوردستان قەیرانێکی توش بووە ئەم قەیرانە کاریگەری هەبووە لەسەر موچەی ئەوان تاوەکو ینی موچەی مانجی 5 و 6 وەرنەگرتووە لەبەرەوە هەر لە پێش جەژنە ئێمە پەیوەندیمان کرد بە وەزارەتی دارایی بەڵێ دیارە کاک محەممەد پلانی وەزارەتێک بۆیان درێژخایەنترە لەم قەیرانەی کە ئێستا هەیە ئێستا دۆخێکی جیاوازە قسەکە لەسەر ئێستا نییە قسە لەسەر پلانی وەزارەتەکەی ئێوەیە باست لەوە کرد کە تۆ دڵنیای کە زیاد دەکرێت دڵنیایەکە هەبوو لەو ڕۆ بەڵام دەمەوێت بزانم ئەو 150,000 کە تۆ باست کرد ئەبێ بە چەند ئەم زیادکردنە چەنە هەڵبەتە تۆ لە کاتێک کە دەتەوێت موچەی کەمەندامێک یا فەرمانبەرێک لە هەر کەسێک لە وڵاتە زیادکەی بەپێی یاسا
تۆ دەبێ قسە بکەی لەگەر وەزارەتی پلاندانان و وەزارەتەکانی ترکە پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە بە تایبەتی وەزارەتی دارایی تاوەکو بگەیتە نەتیجەیەک بژێوی کەسێک دابین بکەیت چونکە خاوەن پێداویستی تایبەت کە ئەمە ینی کەمەندامان دەگرێتەوە تەنها حاجێ ئەوان تایبەت نییە بە بواری داراییەکە بە کۆمەڵی بواری تری شەڕەت پەیوەندی ڕاستەوخۆ هەیە مەثەڵەن بۆ نمونە تۆ کۆمەڵی ینی خەڵکێکت هەیە پێویستی بەوەیە کە چۆن لە نەخشە شارستانیەکانە لە نەخشەی ناوشارێکە ئەمە مراعاتی حاجەی ئەو بکرێ کە کاتێک کە وەزارەتی شارەوانی دەیەوێ پلانێک دابنێ دەبێ بزانێ مەسەن لە دروستکردنی بینایەکە دەبێت ڕاچاوی ئەوە بکرێت لە دروستکردنی شەقامێکە ڕاچاوی حاجاتی کەمەندامێک بکرێت چونکە وەکو کەسێکی سروشتی نییە کە هەموو شتەکانی بۆ دابین بکرێت بۆ ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کەوا لە هەموو بوارەکان مافی کەم ئەندام دابین بکرێت و دابینکردنی ئەو مافانش هەڵبەتە بە پلان دەبێت و بە یاسا دەبێت و ئێمە بۆیە کار لەسەرەوە دەکەین لە سەرەتا یاساکە هەموار بکرێت لە دواتریشە مافەکانی ئەوان لە پێویستیەکانی ئەوان دابین بکرێت. بەڵێ کاک محەممەد لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند کۆمنتێک هاتووە بۆ بەڕێستان پێم خۆشە بیخوێنمەوە یەکێک لەوانە دەڵێ بە چه پێوەرێک موچە ئەدەن لە ئێستادا دیارە جۆری کەم ئەندامەکەیە پێم وابێت تۆ باشتر دەتوانێت ڕوونکردنەوە بدەیت حکوومەت چەند پارەی تەرخان کردووە بۆ ئەم وەزارەتە دیارە مەبەستی بودجەی وەزارەتەکەی ئێوە ئەمە کۆمنتی کامەران مەحەدینە دوو کۆمنتی دیکە هاتووە باز لە دواکەوتنی موچەکانیان دەکەن دەڵێن یەکێکیان بەم نەسە نووسیوێتی بەختەوەر فاروق دەڵێت خوا پێی بڵێ جارێ با موچەی ئەم دوو مانگەمان بنێ ئەنجا کار لەسەر زیادکردنی موچە بکەن. بەڵێ بۆ یەکەم کە بە هەر وەڵامی یەکەم ئەوەی بدەمەوە کە هۆی دواکەوتنەکە طبعاً دەبێ ئەو خەڵکە بزانێ و هەموو ینی هاوڵاتیانی ئێمە شارەزای ئەوەیان هەبێ کە مەطلوب بە شارەزاییان هەبێلەوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی هەر وەزارەتێکی تر لەسەر یەتی کەوا ڕێژەی موچەکە و سەری مانگ لیستی تایبەتی خۆی بدا بە وەزارەتی مالیە وەزارەتی مالی داراییە ئەو پارەکەی دابین دەکا و پارەکە دەدا تۆ لە پارەدانەکە لەسەر وەزارەتی تۆ نییە ئێمە لە بیدایەتە هەر زوو ئەم نووسراوەمان کردووە و وتومانە پارەی کەم ئەندامان پێویستە پێش جەژن بدرێ دوای ئەوە خۆم پەیوەندیەکی ڕاستەخۆم بە وەزیری داراییەوە کردووە وتومە زەرورە پێش دانی موچەی فەرمانبەران دەبێت موچەی کەم ئەندامان بدرێ و تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیش بدرێ لەبەرەوەی ئەوانە ضرورەت و حاجەتێکی ئەوانە و پارەکە زۆریانی کەمە ینی بەسشی ئەوە ناکات لەوانەیە حاجەیەکی سروشتی خۆشیانی پێدابین بکەن لەبەرەوە کاتێک کە نادرێ وەزیری دارایی ڕاستەخۆ بێمە وتووە بەڵێ من ئامادەمە بیدەم بەڵام ئێستا پارەم لە لانیە تا بیدەم هەوار کاتێ هاتە دەستم من پارەکە دابین دەکەم و دەیدەم ئیتر یعنی پەیوەندی لە لای ئێمە نەماوەت بەڵکو پەیوەندەکە چۆتە لای وەزارەتی دارایی و کارش لەسەرەوە دەکەین ئەوە واتە ئەوە نییە کە ئێمە پشمان تێکرد بێ وازی لێبینین باشەکەواتەکەی موچەکەیان دەدرێت ئەو موچەی کە دواکەوتووە کاک محەممەد دەبێ ئەو پرسیارە لە وەزارەتی دارایی بکرێت تۆ دەڵێ من قسەم لەگەڵ وەزیری دارایی کردووە قسەی بوو لەبارەیەوە قسەی ئەوەیە دەڵێ هەر کاتێ پارەکەم هاتە دەست پارەم ینی ئەوەندە لە دەستم بوو من ئامادەم پارەکە بدەم بەڵام خۆ لە ئێستادا ینی بەشێک لە فەرمانبەران و لە وەزارەتەکانی دیکە موچە وەردەگرێت بەڵێ ئەوان وەردەگرن بەڵام تۆ ینی مافی خۆشتە کە داوا بکەی وەکو ئەوەی کە ئەم کەم ئەندامانەی کە لە هەرێمی کوردستانن هەڵبەتە هەندێکیان هەن لەوانەیە پیشیان هەبێ بەڵام بەشێکی زۆریان کاریان نییە فەرمانبەر نین لە شوێنێکانین حاجە ئەوان زۆرە بەو بڕەپارەیە بۆی کەوا دابین بکرێ بۆ ئێمە دامان ناوە ینی دوای دەست بەکاربوونەوەمان وە تا دوای تەوابوونی پشووی فەرمی کار لەسەرەوە بکەین کەوا موچەی کەمەندامان دابین بکرێەوە بدرێ ینی لە کاتی خۆشیان دوانەکەوێ هەڵبەتە پارەی ینی موچەی فەرمانبەران دواکەوتووە لە کاتی خۆی ئەوانش سۆتە زمانی ئەو قەیرانە داراییە کە پێشەوەی منیش دەست بەکار بم طبعاً هیم من لە 22/6 دەست بەکار بوومە
ئیمانجی پێنجشیان وەرنەگرتووە ینی پەیوەندیەکە ڕاستەخۆ بە قەیرانی داراییەوە هەبووە پەیوەندی بە ئەوە نەبووە کە وەزارەت کەم تەرخەم بوو بێ یا ئیشی لەسەرەوە نەکرد ئێمە ئیشمان لەسەر کردووە دەزانین ڕێژەی پارەکەشیان چەندە و نووسراوی دوو جار نووسراومان کردووە بۆ پارەدانەکە کە دەبێت لە زووترین کاتە پارە ئەوانە باشە کاک محەممەدێکێکی دیکە لە کۆمنتەکان لە تۆڕ کۆمەڵایەتی فێسبوک باز دەوە دەکات بمبورە دەڵێ موچەی ساڵێکیان لای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی با بۆمان بجێڕنەوە دیارە ڕوونکردنەوەی زیاتری نەیەوە قسەی ئێوە چێ لەسەرم بابەتە من نازانم ئەو موچەی ساڵێک لای ئێمە ئەگەر هیچ پارێک لەسەر وەزارەتی کار بێ یا هات بێتە تەمویل کرابێ وەزارەتی کار ئێمە بە هیچ زۆرێک لای خۆمان نەمانوەستان بەڵێ لێرە داوای یەکەم ڕوونکردنەوەی زیاتر بنووسێ بۆەوەی بۆ تۆی بخوێنمەوە کاک محەممەد بەڵام دەچینە سەر بابەتێکی دیکە مەسەلەی دەزانم باسی وا دەزانم باسی ببوورە باوە وا دەزانم باسی لەوە بێ قەرەبووکردنەوەی کەمەندامان بێت چونکە بەشێکی کەمەندامان مافی قەرەبووکردنەوەیان هەیە لە دوای دەرچوونی ئەم یاسایە دەبواە قەرەبوو بکرێنەوە لەوانەیە هی ئەوە بێ باس لەو قەرەبوو بکاکە ساڵێکی بەسەر تێپەڕیوە ئێمە وتومانە ینی دووبارەشی دەکەینەوە پێویستە ئەو هاوڵاتیانە بزانن ئێمە درێغیمان لەوە نەکردووە کارشمان لەسەر کردووە وەزارەتی داراییشمان ئاگدار کردوتەوەەوەیکەوە ئەو بڕەپارەیە مەطلوبە بدرێ و پێویستە بیاندرێتێ بەڵێ وەزارەتی دارایی ئەم پارەدابین بەڵێ کاک محەممەدێکێک لەو بابەتانی دیکەی پێوەست بە وەزارەتەکەی ئەوە مەسلەی موچەی پلە تایبەتەکانە ئەم بابەتە چۆن ڕێک دەخەنەوەیەوە کامە پلەی تایبەت تۆمە بەست کامێ مەسلەی موچەی پلەی تایبەت ئەوەی کە زۆر کەسەیە بەو ناوە بە موچەی پلەی تایبەت لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی موچەیەکی دیاریکراویان هەیە چەند شتێک هەیە تۆ ئەگەر باس لە ینی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی دەکەیت کە کۆمەڵە خەڵکێکی زۆر ناونووس کراوە و لە هەندێک شوێنی دیارکراوە موچە وەردەگرن دەبێ ئێمە کارمان لەسەرەوە کردووە ئێستا داتابێسێکی تایبەتیمان لە وەزارەت خستۆتە کارکردن و هەموو ئەو هاوڵاتیانەی کەوا لە سنووری لە وەزارەتی ئێمە موچەیان بۆ بڕاوەتەوە ئەمانە ناوەکانیان داخل دەکرێت موچەی پلە تایبەت دیارە کاک محەممەد کەسێک دەگرێتەوە ڕەنگە لە ماوەی ڕابردووشتا بۆ نمونە خۆتان وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە ئێستا وەزارەتە پشکی خۆتانە ڕخنەی زۆرتان هەبوو لەوەی کە خەڵکانێکن بەم عینوانە ینی بە پلەی تایبەت موچەیەکیان بۆ بڕاوەتەوانێ لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی قسەکە لەسەرەوەیە کە ئەم موچانە دەبردرێت یان وەکو خۆیان دەمێننەوە یان ڕێک دەخرێت چۆنە هەر ئەساسەن موچەی پلە تایبەت بۆ چێ دەگرێتەوە ئێمە دەبێت تەحدیدیکەین ئەو موچانەی لە وەزارەتی ئێمە دەبردرێتەوە بۆ هاوڵاتیەکی سروشتی دەبێت دیارکرااو بێ ئایا کەسێکە کەوا کاری دەست نەکەوتووە ئایا کەسێکە کە ئافرەتێکە بێوەشنە لە ماڵەوەیە هیچ کارێکی نیەبژێوی گیانی نییە ئایا قوتابیەکە خوێندنی هەیە و ناتوانێت موچەی ژیانی خۆی دابین بکات و دامێکی بۆ کراوە ئایا کەسێکە کە بە ساڵات سوێکە یا کەسێکە کە ضرورەتێک وای دەخوازێ موچەیەکی پێ بدرێ ئێمە لژنەیەکی تایبەتیمان دروست کردووە بۆ پێداچوونەوە بە هەموو ئەم موچانە وەکو وتم داتابێسێکشمان داناوە ئێستا کاری ئەو داتایانە داخل دەکرێن هەموو ئەو خەڵکانێک کەوا موچە لە وەزارەتی ئێمە بۆیان بڕاوەتەوە ناوەکانیان داخل دەکرێتەوە دەخرێنە ناو ئەم داتابێسە لە هەموو کوردستانە دواترش لەگەڵ وەزارەتی دارایی داتاکانی ئەوانش داخل دەکەین بۆ ئەوەی کەوا هەر کەسێ ناوی دووبارە بێ یا کەسێک کە بە شێوازێکی تر لە شوێنی تر موچەی هەیە و سوێتی لێرە موچەیەک وەرگێ ئەم موچە دەبڕدرێت هەڵبەت لە ئێستادا جەنابتان وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هیچ کەسێک نییە لە وەزارەتەکەی ئێوە بەبێەوە هیچ گرفتێکی هەبێت موچەیەکی بۆ بڕابێتەوانێ تۆ ئاگاداری حاڵەتێکی لەو جۆرە نیت من تەنها حالەتێکم بینی کە چەند فەرمانبەرێکمان هەبوو بە پلەی بەڕێوەبەر و جێگری بەڕێوەبەر و هەندێک پلەی لەو بابەتە ژمارەکەیان 18 کەس بوو لە وەزارەت لەسەر وەزارەتی ئێمە بوون بەڵام دەوامیان نەکرد من ئینزارم کردوونە یا ئەوە تا دەوام دەکەن یا ئەوە تا من یەک مانگ چاوەڕێ دەکەم و دوای مانگێک بڕیاری فەسڵکردنتان بۆ دەرەکەم و یا ئەوە تا خۆتان چۆن مامەڵە دەکەن لەگەڵ ئەم حالەتە
لە وەزارەتی ئێمە دەبێنەوە دەبێت دەوام بکەن سەر بە دیوانی وەزارەتن یا ئەوە تا دەبێت من یەک مانگەن چاوەڕێتان دەکەم و دوای مانگێک بڕیاری فەسڵکردتان دەرەچێت. بەڵێ دیارە هەر ئێستا محەممەد سەرۆکی کۆمەڵی پۆرتەباڵەکانی کوردستان پەیوەندی کردو بە ئێنارتەوە ئێستا هاوکارانم لە کۆنتترۆلەوە پێیان ڕاگەاندم دیارە باسدەوە دەکەن کە ئاماژی بۆ کردووە ئەوان پرۆژه یاسایەکیان داوەتە پەرلەمانی کوردستان بۆ باشترکردنی بژێوی ژیانیان. ئایا ئێوە ئاگاداری یاسایەکی لەو جۆران وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی؟ کەی ئەو یاسایان داوە ئەگەر یاسایەک لە ڕێی خۆیانەوە داویانە چۆن داویانە هەڵبەتە ئەو یاسایانەی پەیوەندی بە ئێمەوە بە ئێمە لەگەڵ لژنەی کاروباری کۆمەڵایەتی پەرلەمان ئێستا پەیوەندیمان هەیە و ڕاستەوخۆ یەکترش دەبینین پێمان وتون هەموو ئەو یاسایانەی کە پەیوەندی بە وەزارەتی ئێمەوە هەیە زەڕور وا دەخوازێ لە کاتی تاوتوێکردن و مناقەشەکردنی هەر یاسایە کە پەیوەندی بە ئێمەوە بێ ئێمە ئامادە بین بۆی بتوانین باشترین داکۆچی لەو شەریحە خەڵکە بکەین کە پەیوەندیان ڕاستەخۆ لەگەر وەزارەتی. بەڵێ کاک محەممەد من کاتم زۆر کەم ماوە دوا پرسیارم هەر لەسەر مەسلەی موچەی پلە تایبەتەکان ئایا پاش ئەو وردبینی کە باسی دەکەی ئەوە وردبینی دەکەن بۆ قایمەی موچەی خۆتان ئەگەر کەسێک لە دەرەوەی ڕێنمایەکان موچەی بۆ بڕابێتەوە لە وەزارەتەکەی ئەوە موچەکەی دەبڕدرێت؟ ئێمە بەپێی یاسا مامەڵە دەکەین و هەر کەسێ یاساکە نەیگرێتەوە یا ڕێنماییەکان نەیگرێتەوە هەڵبەتە بەبێ دوودڵی ئەمە ناتوانین پابند بین بە شتێک کە کەسێک استحقاقی نەبێ مافی نەبێ ماف لە وەزارەتەکەی ئێمە وەربگرێ ئەو کەسانە دەبێ مافیان هەبێ کە یاسا و تعلیمات دەیانگرێتەوە بۆ ئێمە ئیش لەسەر ئەوە دەکەین یانی ئەوە باشە زۆر بە کورتی پێم بڵێ کەواتە ئەگەر وا بوو ئەگەر لە دەرەوەی ڕێنمایەکان بوو بەبێ دوودڵی موچەکەیان دەبڕن بەبێ دوودڵی ئەو کەسانی لە دەرەوەی ڕێنمایەکان بیانگرێتەوە نەیانگرێتەوە ڕێنمایەکان یا یاساکە نەیگرێتەوە یا کەسێک نەبێ مافی ئەوەی نەبێ کە موچە لە لای ئێمە وەربگرێ کە بە شێوازێک لە شێوازەکانە هاتبێ موچەی بۆ بڕابێتەوە ئێمە ناتوانین تەحمڵی ئەوە ناکەین و موچەکانیان دەبڕێ. بەڵێ زۆر سوپاس بۆ محەممەد تاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. ئازیزانی نافتی زۆر سوپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانی ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.